بە مەبەستی چوونمان بۆ قوتابخانەی قازان لە ناحیەی پیرەمەگرون سەر بە بەڕێوەبەرەتی پەروەردەی دووکان، تیمی بەرنامەی گرفتەکانی پەروەردە سەردانی گوندی قازانی کرد. لە کەشێکی باراناویدا بەرەو قازان بەڕێوەین. لە سەنتەری شاری سلێمانی دەرچوین و ئێستا لە گەڕەکی ڕاپەڕینین. گەشتینە ناحیەی پیرەمەگرون و جێمان هێشت. نزیک بووینەوە لە قوتابخانەی قازان. ئێستا گەشتینە گوندی قازان. قوتابخانەی قازان خاوەنی 16 مامۆستا و 52 قوتابی و خوێندکارە. گرفتی ئەم قوتابخانەیە داچوونی بیناکەیەتی کە بەهۆی ئەوەی کاتی خۆی لەسەر زەوی کشتوکاڵی دروستکراوە، زۆربەی ژوورەکانی بە شێوەیەکی مەترسیدار داچوون. نیشتووە ئەم دیوارەش ڕۆشتۆ بۆ دیوە ئەرەوەڵا ترسیە ئێمە چۆڵمان کردووە ئێستا ئەم لێرە هاتوچۆ ناکردو لەو دەرگای خوارەوە بۆ ژوورەکانی ئەوانەمە ئێوەمان چۆڵ کردووە ئێستا داوامتوانە چۆڵمان کردووە داوامشتی یا ناگەن ناچار لالایەن بەڕێوەبەرەتی پەروەردەی دووکانەوە 2 ساڵ لەمەوبەر کابینەیان بۆ دابینکراوە و ئێستا لەوێ بەردەوامی دەدەن بە پرۆسەی خوێندن. ئێمە مەسان بینایە کەی دروست بووە؟ سەرەتا لە ساڵی 1997
خوێندن لێرە دەستی پێکردوانە ئەم بینایش لە ساڵی 2002 دەست بە دروستکردنی کرا و لە ساڵی 2003 سەرەتایی مانگی 2003 هاتینە ئەم بینایەوە. گرفتی ئەم قوتابخانەیە چی؟ وەڵای کە ئەم قوتابخانەی ئاوای لێ هاتووە خەتای مواد و کەم و کوڕی حکوومەت و مەقاول نەبووە، بەڵام ئەم بینایە ئێستا وەکو خۆتانی بینین هەمووی شەقشەق بووە و ڕۆچووە. ئەمە یەک کێشەی هەیە لەوانەیە ئاوەڕۆکەی باش نەبوو بێت، ئەمە کێشەیەکە، کێشەیەکی کەمە، بەڵام خاکەکەشی خاکێکی زەراعی زۆنە، هەموو ساڵان ئەتەقی ئاوی لێ هاتە دەرەوە، زیاتر کێشەکە خەتای ئەمەیە. ئەی مەترسی چی دروست کردووە؟ ئەستا چۆڵ بۆ هەستەکەین؟ بەڵێ ئەم بینایە مەترسی دروست کرد لەسەر ژیانی تەلەبوو هەم مامۆستایانیش، ئێمەش پەروەردە و دەستگا پەیوەندیدارەکانمان ئاگادار کردەوە کە شتێکی وایە. ئیتر بەڕێوەبەرێتی پەروەردەی دوکان سوپاس بۆ ئەوان هەستان بە دابینکردنی کابینە و کابینە بۆ ناردین و ئەم بینایە ماشۆ کرد لە ترسی ڕووخان و ژیانی تەلەبوو مامۆستاکان، چون ئێستا لە کابینەکانە دەوامەکەین. بەڵێ ئێمە مەساز چیتان بۆ کردووە بۆ ئەوەی بە دوواداچوتان بۆ کردووە لایانی پەیوەندیدارتان ئاگادار کردوتەوە؟ وەڵامی ئەوان چییە؟ بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە بەڕێوەبەرێتی پەروەردەمان ئاگادار کردوێتەوە، ناحیەمان ئاگادار کردوێتەوە، قایمقام ئاگادارە، بەڕێوەبەرێتی گشتیوانە ئاگادارە، کتابمان محافظ هاتووەتە ئەم دیە سەردانی مەکتەبەکەی کردوون، کتابمان بۆ کرد، کتابمان داوەتێکە حاڵمان وایە. وتیان لە بودجەی ساڵی 2014 بە سەرچاو ئێمە بیناتان بۆکەین بیناسازی پەروەردە کەشفی کردووە کە ئەڵەن ئەم بینایە بە کەڵکی تەعمیرات نایەت، بناغەکەی هەموو ڕزیوە، ئەبێ سەر لە نوێ ئەم بینایە بڕۆخێ و بینا دەکرێتەوە. بڕیاری ئەوە درا ئەم قوتابخانەمان بۆکەن لە ساڵی 2014، بەڵام بەهۆی کێشەی دارایی و قەیرانەوە بۆمان نەکرا. ئێستا گەشتووە بەشوێ هیچ وەڵای ئێستا هیچ ئەمەلێکمان نییە بینامان بۆ بکەنەوە تا لە کابینەکانە دەوامەکەین و تەواو. ناکرێمە یعنی تەعمیرات و ناتوانێت نەخێرە بەشی بیناسازی ئەندازیار و ئەوانەیان هاتوون کەشفیان کردووە، ئەڵەن ئەمە بناغەکەی ئاو چۆتە ژێری، بناغەکەی هەموو ڕزیوە بە کەڵکی تەعمیرات نایەت، چونکە ئێرە شوێنی خوێندنی ئێمە، چونکە سەرەوە ڕووخاوە، هیوادارم بۆمان چاکەنەوە. داواکاری چییە؟ داواکاریمانەوەیە سەرەوەمان بۆ چاکەنەوە، چونکە ئێمە لەویە لە کابینەکان ناخوێنین. سارد نییە بۆ زستان؟ با ئەگەر زۆپایتیانە بێ هەر زۆر ساردە. مەکتەبەکەمان ڕووخاوە 2 ساڵ لەم کابینانیان زۆر ناخۆشە و زستانان ساردەوە، ئەینان گەرم و ئەم سەوەش ڕۆشنەکەی ناخۆشە و هیوادارین حکوومەت یاریمی کوردستان بێ بە دەنگمانەوە مەکتەبەمان بۆ چاپ بکەنەوە و ڕزگارمان بکات لەم حاڵە. بەنسبەت قوتابخانەی گوندی قازانەوە پێشێکی ئێمە دەست بەکاربین، ئەو قوتابخانەی دروست کراوە بەس لە پێشووە هەڕێگە بوو لە بیناسازی تۆپۆگرافی ئەرزەکان وەرنەگیراوە و ناتون فەحسی توربەی بۆ بکەن بە شێوەیەکی گشتی کە بزان ئەم توربەی ئەم ئەرزە ئەو بینا قورسە ڕائەگرێ یا ڕاناگرێ و هەڕەمەکی دروست کراوە لە شوێنێکە کە خۆی زۆنگ بووە، ئەو شوێنە خۆی زۆنگ بوو، جاری واشە ڕەنگە خەڵکی دیەکە ئەرزێکی باشتر لەو ئەرزە نەدەنێ و ناچارین ئێمەش بیناکەیان دروست کردووە، من ئەو کاتە نازانم چۆن دروست کراوە، بەڵام کە بیناکە تەقی و هەندێک مەترسیە بۆ سەر گیانی خوێندکاران، ئێمە لەگەڵ منەظەمەیەکە کە لەو سنوورە کێشەی نەوتیان هەبوو هەڵیانەکەن لەو بیر و شتیوە، ئێمە داوامان لێکردن چەند کابینێکیان بۆ دابین کردین، ئەو کابینەمان بە شێوەیەکی کاتی دانا بۆ قوتابخانەکە، ئێستا بەشێک لە قوتابخانەکان کە هەمانە بە کابینە تەختێبان کرد، ئەو قوتابخانەش بە تایبەتی کە زیاتر لە 6 کابینەمان بۆ داناون، جەناحێک لەو جەناحانی کە مەترسی ڕووخانی لێکرا، ئەوە دوان ساڵە ئێمە کابینەمان بۆ داناون لە پرۆژەی 2012-2013 ئێمە داوای بینایەکمان کرد بۆ گوندی قازان، بەڵام ئەوە بۆی خێرانی دارایی و نەچۆتە بۆی جێبەجێکردنەوە و ئەم پرۆژەکە کە بەردەوام بێ ئەو گوندە قوتابخانەی بۆ دانراوە و لە هەموو دنیاشدا ئەو قوتابخانەی کە ئەوە ژمارەیان کەمە و لە هەموو دیەکانە ئێمە قوتابخانەمان کردوتەوە، زۆر قوتابخانە هەیە چۆڵ بووە،
بەهۆی کە قوتابیان نەماوە حکوومەتیش ڕەنگە نەتوانێت پێی وەکو پێویست ئەو هەموو قوتابخانەی دروستکات و بەو ژمارەکەمانە بۆ نمونە ئەو گوندە لە گوندی کانیشنارە و هەمووی تقریبا 2 کیلۆمەتر دوور نابێ جادەیەکی قیرە بەڵام قوتابخانەیەکی ڕێکوپێکی هەیە لە کاتێککە ئەگەر هەر زانیمان قوتابخانیان بۆ دروست نابێ ڕەنگە ئستیعانە بۆ بینایی گوندی کانیشنار بکەین و ئێستاش ئێمە کابینەکان بۆ شێویش کاتی دامانناوە هەر کاتێ بزانین کە شیاوین بۆ خوێندن کابینەکان لا دەبین و ئەوانش دیگەژنەوە بۆ قوتابخانەی تر بەزە تا ئێستا گرفتمان نەبوو نە لایەن سەرپەرشتیارە بەڕێزەکانەوە ئاگادار کرابینەوە نە لایەن بەڕێوەبەری قوتابخانەکەەوە نە لایەن قوتابیەکانەوە کە گوایە ئەو کابینانە بۆ خوێندن ناشێ و ئێمە توانیمانە کارەبای بۆ ڕاکێشینەوە چەند تێکەڵێکیش کەینە بەردەمی ئەو کابینانە تا قوتابیانە قوڵچڵ پارێزین. بەڕاستی کێشەکە ئەوەیە ئێمە پرۆژێکە بوو لەوزای تەربیە ئەو قوتابخانە خوێندنگانی کە ژمارە قوتابەکان کەمە یاخو شیاوین بۆ خوێندن بتوانین خەرجی هاتوویان بۆ خەرجکەین بیان بە قوتابخانەیەکی تر ئەو باشترین پرۆژە و بەڵام بەداخەوە بۆی قێرانی دارەوە 2 ساڵە ئەوە نەمانتوان جێبەجێکەین ئەناوە باشترین حەلە ئێمە بیناکەین بە 800 دەفتەریتی ئەچێ بەڵامسەیەکی وردە قوتابیەکان ژمانیان کەم بێتەوە چکە لە گوندەکەدا ڕێژی دانیشتوانی خەڵک ڕوولەکەمبوون ئەکا و لە هەمان کاتیشدا ئەو قوتابیانە کە لە پۆلەکانی سەرەتایی و بناڕەتیەکەەوە دەردەچن بەرەو ئامادەی دەڕۆن و ئیتی قوتابەکان کەم دەونەوە دیەکانیش خەڵکە بەتەمەنەکان ڕەنگە گرفتێکی مناڵبوونیان بۆ دروست بێت و نەتوان مناڵ وەکو پێویست بخەنەوەکو ناو شارەکان یاخو ئێستیحداز دەگەڕەکان نابکرێ هەر گوندەکەی لاوانە چەند ماڵێک زیادکە و چەند ماڵش هەتا مناڵیان دەبێت 5 ساڵیان پێ دەچێ و ڕەنگە ئەو پێویست نەتوانێت تەختێ بکرێ باشترین چارە بۆ ئەم حاڵەتانە و ئەو گوندە و چەند گوندێکی تر ئەوەیە ئێمە ئەو پرۆژەیەکە بتوانین یەکیان بخەین بەڵام کەی هاتو چۆ بۆ قوتابەکان خەرج بکەین و ڕەنگە لە ڕووی میلاک و دامەزاندن و پێداویستەکانیشەوە حکوومەت قانجازێکی زۆر بکە بەس بۆی کە هەر 50 تەلەبە و 20 تەلەبە و 10 تەلەبە قوتابخانەیشانە بێ گرفتێکی گەورە بۆ حکوومەت دروست بێت و نەتوان ئەو مامۆستایش دابکەین و وەکو پێویستیش بەڕاستی نەتوانین ئێمە ئەوانەکان بە باشی بڵێنەوە چونکە ئەو قوتابخانەی کە ژماریان کەم بێ ناچار بەر مامۆستایان و سەرپەرشتیارە بەڕێزەکان دوو خۆناغ ئەیانکەن بە یەک هەرێکە و 20 دقیقە بۆ 25 دقیقە دەرس دەخوێنێ و ناچارە ئەوی کە لە پۆلی یەکە لەگەڵ پۆل 2 دانیشێ بە هەمان شێوە ئەوەی 3 لەگەڵ 4 دانیشێ و ئەوەی پۆلی 4 دەرزی 3 بخوێنێت و ئەوەی پۆلی 3 گوێی دەرزی پۆلی 4 تێکەڵبوونێکە بێ و ڕەنگە لە ڕووی زانستی دەروونزانیشەوە بۆ منداڵەکان گرفتێکی کە دروست بێ و ئەو مامۆستا بەڕێزەکانیش پێم باشە حکوومەت بیر لە کۆمەلگاکان بکاتەوە لە سنتەرێک دروستکا بۆ چەندێک قوتابخانەیەکیان بۆ بکەینەوە باشتر بێ و سەرکەوتووترە بین.